بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله. اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. اللهم إني أسألك علما نافعا ورزقا طيبا وعملا متقبلا، اللهم آمين. مامۆستایانی ئازیز و پەروەردەکاران، یاخوا بەخێر بێن سەرچاوان، خوای گەورە پاداشتی بەخێری هەموو لایەکتان بداتەوە. بابەتێکمان ئامادە کردووە بە ناونیشانی جۆرەکانی زیرەکی، بابەتێکی هەستیار و پێویست و گرینگە بۆ هەر تاکێک بەڕاستی، لەبەرەوەی ئێمە وەکو مامۆستا وەکو پەروەردەکار، ئەو کەسانێکەوە خەریکی کاری پەروەردەین، پێویستە کۆمەڵێک ئینسانی بناسن، لەبەرەوەی ناسینی ئینسانەکان وا لە دەکات کاروبارەکانی ڕۆژانەت ئاسانتر بێت. کاسێک کەوا دەبینی قسەی بۆ دەکەی، گفتوگۆی بۆ دەکەی، ئەو کەسەت ئەگەر ناسی کامە تەوەرەیە، کامە لایەنی زیرەکیە، ئیش و کاروبارەکان زۆر لە بۆ ئاسان دەبیت. جا لە هەر شوێنێک بی، مامۆستابی زۆر ئاسان دەبی، پەروەردەکاربی زۆر ئاسانتر دەبی کە تو بزانی قوتابیەکەت چ مواسەفاتێکی تێدایە، یاخود ئەو تەڵەبەیەکەوا لە بندەست ئەتو دەتوێت پەروەردەی بکەی چ جۆرە زیرەکیەکی تێدایە، یاخود ئایا قسە لە بۆ کەسێک دەکەی ئەو کەسانەی بەرامبرت چ جۆرە زیرەکیەکیان تێدا هەیە ئەو زیرەکانە. بۆیە تەشخیصکردنی ئەو بابەتێکی گرنگە. بۆیە خودای گەورە سوبحانەهو وتعالە هەموو مرۆڤێکی بە خاوەنی بەهرەک و زیرەکیەکی تایبەت دروست کردیە، کەواتە هەموو مرۆڤێک خاوەنی بەهرەک و زیرەکیەکی خۆیتی. ئەوە نیە بڕێ وەڵا ئینسانەکان ئەو کەسە خاوەنی هیچ بەهرەک نییە، بە هیچ شێوەک حاڵی ناوی، بە هیچ شێوازێک تێناگا. نەخێر نیتمان کەسێک ئەوە بڵێ وەڵا خاوەنی هیچ جۆرێک لە جۆرەکانی زیرەکی نییە، بەڵکو خوای گەورە لۆتی کە ئەو منداڵە کە لە دایک دەبی و گەورە دەبی خاوەنی زیرەکیەکە، جا پێویستە لەسەرێمە ئەو جۆرە زیرەکیانە بدۆزینەوە لەوەی بەرامبەرمەکەیتی. جۆرەکانی زیرەکی یعنی بڵێن ئەو شتانێک کە پێشتر بۆ نمونە لەگەڵی لە دایک بۆ ئەو زیرەکیانە، و لەگەڵ ئەوەی کە پەرەی پێدەدا بە تواناکانی خۆی ئەو کەسە. بۆ نمونە کۆمەڵێک زیرەکی هەیە ئەو کەسە، ئەو گەنجە، ئەو مامۆستایە، ئەو تەڵەبەیە، ئەو کەسەی بەرامبەر، بەڵام لەگەڵ ئەوەشدا پەرە بە تواناکانی خۆی دەدا. ئەو جە دەبێتە کەسایەتێکی مرۆڤێکی دیاریکرا و کەسێکی پەروەردەکار لە ناو کۆمەلگەدا. جا بەڵام ئاستی زیرەکیەکان جیاوازە لە کەسێک و لە بۆ کەسێکی تر. هەموو کەسێک خاوەنی یەک جۆرە زیرەکی نین، بەڵکو ئەو زیرەکیانە دەتوانین بڵێن جیاوازە بەپێ ئەو خاڵانێکەوە باسی دەکەین ئینشاءڵڵا. چۆن دەتوانین زیرەکیەکان دیاری بکەین؟ کەسێک لە بەرامبەرتدایە قسەی لە بۆ دەکەی، قوتابیەکە دانیشتووە، کەسێکە بۆ نمونە دەتەوێت بیکێ سەرکردەیەک، دەتەوێت پەروەردەی بکەی، چۆن بتوانین زیرەکەکەی لە کامە خاڵی دابنین؟ ئەو خاڵێکی زۆر مهمە، یعنی بتوانین کەسەکەی بەرامبەر لە چ ئاستێکی زیرەکیدایە، ئایا زیرەکەی بیرکاریە، ئایا زیرەکەی بۆ نمونە خودی کەسیە، ئایا زیرەکێکی کۆمەڵایەتیە، کامە لەو جۆرانێ. مامۆستایان یەک لەو خاڵە گرنگانە کە پێویستە یەکەم خاڵ کە بتوێت ئیشی لەسەر بکەی، ئایا بزانی ئەو کەسەی بەرامبەرت ئەو زانیاریانێک کە وەردەگرێت ئایا بە حەز و خولیای خۆیتی یاخود نا، ئایا مەیلی لە بۆ ئەو زانیاریانە هەیە کە دێ ئامادە دەبی جێ لە تۆ ڕابگری؟ ئایا کاتێک کە تو ئامۆژگاری دەکەی ئەو کەسە حەزی لێ ئەو ئامۆژگاری بکەی یاخود نا؟ ئەوە گەورەترین خاڵە. ئەگە بتوانین ئەو خاڵی لە بەرامبەرمان بدۆزینەوە، باسی وەرزشی لە بۆ دەکەی. ئەگەر ئەو کەسەی بەرامبەرت حەزی لە وەرزش بی، زیرەکی وەرزشی تێدابی، قسەکان زۆر بە جوانی لێ وەردەگری. ئەگەر ئەو کەسەی بەرامبەرت کەسێکی کۆمەڵایەتی بی، دەزانی ئیش لەسەر چ خاڵک بکەی، ئەو کەسە بە چ لایەنێکی کۆمەڵایەتی لە بۆی دەڕۆی، بە چ نمونەک لە بۆی دەڕۆیکەوە بتوانی کاریگەری لەسەر بنوێنی و ببێتە کەسێکی دیاریکراو. و هەروەها خاڵی دووەم، ئەگە بتوانین جۆرە زیرەکەکان دیاری بکەین، ئەو زانیاریانی کەوا پێدەدەی تا چەند تێگەیشتووە. دەتەوێت کەسەکەی بەرامبەر بزانین لە چ ئاستێکی ئەو زیرەکیاندا کە باسی بکەین، ئەوەیە دەبی بزانین ئایا ئەو کەسێک کە تو معلوماتەکەت پێداوە، جۆری زانیاریەکانت پێداوە، قسە لە بۆ کردووە، ئاراستەی لایەنەکەت کردووە، ئایا ئەو قسانێک کە تا چەند ڕادێک تێگەیشتووە، فەهمی کردووە. ئەگەر هیچ تێنەگەیشتبی کەواتە لەو جۆرە زیرەکەی نیە ئەو برادەرە. بۆ نە مامۆستایەکی بیرکاری کە دێ دوو لاپەڕەیان دوو سەب و ڕەش قسە شەرع دەکا، ئەو تەڵەبەی هیچ تێنەگەیشتووە، ئەتوەر بنووسەوە لە بۆی. ئەو تەڵەبێ ئاستی بیرکاری لاواز. مامۆستای کوردی لە بابەتی ڕێزمانی بابەتەکەی لە بۆ دادەڕێژی، ئەو تەڵەبێ لە بابەتی ڕێزمانی زیرەک نییە، بەس حەزی لە ورش و نێرە، بابەتی وێنە، بابەتی وەرزش، بابەتی کۆمەڵایەت، یعنی دەبینی ئەو چ لایەنێکی زیرەکی هەیە ئەو تەڵەبێ بەرامبەر. لۆیە زۆر جاروێ لە قوتابخانەکان دەبینی تەڵەبەکەی لە بیرکاری معدەلی 100 بڕۆ دەرسەکان کە تەمەشاکە هەمووی 6 ئاستی زیرەکی ئەو تەڵەبەی لایەنی هزری و بیرکاریەکەیت. بۆم لە جاروێ دەبینی تەڵەبەک لە کۆمەڵایەتیەک لە دەرسێک لایەنەکان لە لایەنەکان بۆ نمونە 100 هەیە، 95 هەیە، بەڵام تەمەشا دەکەی لە دەرسەکانی تر هیچی. تەڵەبە هەیە جاروێ لە وەرزش و وێنە هەمووی 100.
ورسمی وال لۆ دەکا هەندە بابەتی دقیقە شتەکان دەبینی بەڵام تەماشا دەکەی لە باوەنەی عەرەبیە ئاینە کوردیە هیچ دەرەجەیەکی نەهێنا بەڵام لەبەر ئەوەی ئەو تەڵەبەیە هەم لە بابەتەکان تێناگا و هەروە حەزی لەو خولیای ئەو دەرسەی نییە کەوا جێڕا بگری کەواتەوە لەو دوو خاڵێ پێویستە شارەزایان ئەو کەسانێک کە ئیش لەو تەوەرێ دەکەن بەپێی عەقڵ و زیرەکی بەرامبەریان گفتوگۆ بکەن مخاتەبەی بکەن کاتێکەوە کەسی بەرامبەر لە چ حەزێکدایە لە چ خولیایەکدایە لە چ بابەتێک حەزی لێیە ئیش دەسە ئەو بابەتەی بکە زیاتر تەماشا دەکەین پێغەمبەری نازدارمان محەممەد صلی الله عليه وسلم بە کورتی سەحابەکانی هەموو ناسیە لە چ تەوەرە قسەی لە بۆ کردینە بزانە چ بە ئیمامی ئەبوو بەکر دەڵێ پێغەمبەری نازدارمان دەفەرمێ بە بەزەیترین ئومەتەکەم ئەبوو بەکرە لەناو ئومەتەکەم ستۆ ینی بەڕەحمترین کەس لەناو ئومەتەکەم ئەبوو بەکرە و هەروە لێ بەتونترین کەسیش لەناو ئومەتەکەم لە ڕووی شەرعی خواوە جێبەجێکردنی یاسایەکانی خوای گەورە ئیمامی عومەرە بزانە ناسینی پێغەمبەری خوا لە ڕووی زیرەکی و کەساتەکانی بەرامبەری چۆن خوێندیتەوە چۆن زانیتی کە ئەوە بە نەرمونیانە ئەوەشیان زۆر بە توندیە بەڵام وەرە ئەتوو ئەو ئینسانی ئاراستەکە بەرەو ئاراستێکی باشتر توندی ئیمامی عومەری وەرە ئاراستەکە بزانە ئەو توندی لە چ بوارێک لە جێبەجێکردنی شەرع بتوانی بەکاری بینی بەڵام ڕەحمەت و بەزەی ئیمامی ئەبوبەکر وەرە بزانە لە چ تەوەرێک بتوانی بەکاری بینی بۆیە ئاراستەکردنیان هەروەها دەفەرمێ بە ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح ئەمینداری ئومەتی من ئەبوو عوبەیدەی جەڕاحە و هەموو ئومەتێکیش ئەمیندارێکی هەیە تەماشا خاصەتی پێغەمبەری خوا چ دەداتە پاڵ ئەو سەحابەیە خاصەتی ئەمینداریەتی و هەروەها سەرکردایەتی داتە ئوسامەی کوڕی زەید کە دەزانی ئەو منداڵە تەمەنی 16 و 17 ساڵی چ سەرکردێک و قیادەتی عەسکەری لێ دەردەچی ناسینی کەسایەتیەکان زیرەکەکەی لەو بوارێ بۆیە ئەمە خاڵێکی گرنگە کە بتوانین ئیشی لەسەر بکەین یەک لەو زانایانە کە ئیشی لەسەر ئەو تەوەرەی کردیە هاورد گارنەر کە یەکێکە لەو فەیلسوفان و پرۆفیسۆرە ئەمریکیەکان پێش ساڵەکانی 1983 زیاتر خەڵک باوەڕی بە یەک جۆرە زیرەکی هەبووە بەڵام لە پاشەوی ئەو زانایە ئەمریکی هات ئیشی لەسەر کرد و 7 جۆری زیرەکەی تەواوەتی دیاری کرد لە ساڵی 1983 تاوەکو ئێستا دەخوێندرێت و کاری لەسەر دەکرێت و پەرەی پێدەدرێت کە پرۆفیسۆرێک بووە لە زانکۆی هارفارد و زانایەکی گەورەی لە بواری پەروەردە و فێرکردندا کە جۆرە زیرەکەکانی دیاری کردووە هەروە خاوەنی 7 جۆرە زیرەکەی دواتر دەیکەنە 8 و بۆی زیاد دەکەن و خاڵێکی تریش هەندێک لە زانایان تر پێ دەفەرمون کە خاڵێکی تریشی لە بۆ زیاد دەکەن دەیکەنە 9 جۆرە زیرەکیمان هەیە جۆری زیرەکەکان جیاوازن هەر کەسێک تایبەتمەندی خۆی هەیە خاصێت و تایبەتمەندی خۆی دەچینە سەر جۆرەکان یەک لەو جۆرانە ئەگەر باسی کەین زیرەکی زمانەوانی کەسێک دەبینی کەوا ماشەڵە ناتقە قسەی زۆر ڕەوانە کەسێک دەبینی کەوا شاعیرێکی زۆر جوان و لێ هاتووە کەسێک دەبینی کەوا وتاربێژێکی زۆر نازەح و سەرکەوتووە بەڵام دەبینی نووسینەکان هیچ بەقوت نییە ئەو کەسە نووسینی زۆر بەقوتە کتێبی هەیە ئەزارا خەڵک کتێبەکانی دەخوێنێتەوە بەڵام دەبینی لە بابەتێک کاتێکە دێ قسەت لە بۆ دەکا قسەکانی بێزارکەرە خەڵک ناتوانین جێ لێ ڕابگری تەماشا دەکەین جۆری ئەو کەسایەتیە زیرەکەی لە قسەکردندا نەک لە نووسیندا لەم لە بابەت کێشەی کۆمەڵایەتی ئایا ئەو کەسە دەکرێت بینێریە وێندەرێ بتوانێت قسەت لە بۆ بکە ئایا زیرەکی لایەنی کۆمەڵایەتە یاخود لایەنی زمانەوانیەکەیتی هەر بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەک لە سەحابەکان پێ دەسپێرێت کە کاتێک کە جوولەکان نامەکانی لە بۆ پێغەمبەری خوا دەنار بە زمانی جوولەکە و یەهودی و سریانی و زۆر جار دەستکاری نامەکانیان دەکرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی فەرموو زەیدی کوڕی حارثە ئەتوو خۆت فێر ئەو زمانە بکە بە ماوەی 15 ڕۆژ دەفەرمێت بە ماوەی نیو مانگ خۆی فێر ئەو زمانە کردووە لۆ چونکە پێغەمبەر خوا زانیتی ئەو کەسایەتیە ڕێک زیرەکیەکی زمانەوانی هەیە ڕێک کەوە ئەو کەسە زیرەکیەکی زمانەوانی بتوانێت ئیستیفادە بکە بە ماوەی بە کورتترین ماوە خۆی فێر ئەو زمانە بکە بۆیە ئەگەر قوتابیەکت هەیە زمان پاراوە لەوانەیە لەسەر وەرەقە نەزانی شتەکانت بۆ بنووسی نەزانی کەوە پەیامەکەی خۆی بە نووسین پێت بگەینی بەڵام لە قسە دەڵێ مامۆستا ماشەڵڵا ئەو تەڵەبێ کەس دەی ناباتەوە ماشەڵڵا ئەو تەڵەبەیە فێڵشمان لێ دەکات لە مامۆستاکان عوزرێکی وا لە بۆ دەین تۆ کە واجبی نەخوێندیە قەنەعەتت پێ دەینی لۆ چونکە زیرەکی ئەو قوتابی لە زمانەوانەکەی بەڵام هەندێک تەڵەبەیە نازانی قسەش بکە و ناتوانێت عوزرەکەی خۆشی لە بۆ باسکە قەنەعەت شت پێ بینی لە دەرسدا کەواتە ئەو تەڵەبانە کەوا جۆرە زیرەکێکێکەوە پێی دەگوتێت زیرەکی زمانەوانی کە پێویستە بۆ نمونە منداڵەکەی خۆت ئەگەر توانیت
ئەو زیرەکی لێ دەستنیشان بکەی پەرە پێدە با زمانەکان فێر بێت با زمانی کوردی عەرەبی ئینگلیزیە با فێر بێت هەروە ئەو کەسێکەوە تەڵەبەیەکی تێ دەزانی کەوا زۆر ناتقە هانی بدە لەو بوارێکەوە ئاراستی بکە لە بۆ ئەو بوارێکەوە فێرە کەسێک ببێتە کەسێک کەوا خەتیب بێ کەسێک بێ بتوانێت بە وتارەکانی بەرامبەری قەنەعەت پێبێنێ وی گۆڕێ ئەوە یەکێکە لەو جۆرە زیرەکیانە کە ئەوانە عەقلێکی فراوانتریان هەیە بۆیە پێویستە داکوباب منداڵەکەی خۆی دەستنیشان بکات ئایا ئەو جۆرە زیرەکیە پێویست و گرینگە نەک وەڵا دایک و باوک جاروێ دوو قسە لە بۆ منداڵەکەی ناک ئەخەو منداڵە چۆ فێرە قسە بێت تەنها قسەی ناو مەرزەمەکان دەزانێت قسەی دەروی کتابەکە نازانێت کەواتە کەسێکی داخراو لە ڕووی لوغەویەوە ئەوە یەکەم جۆری زیرەکیە دووەم جۆری زیرەکی مامۆستا لەم وێنێ چ دەبینن چ شتێک تەرکیز دەکەن لەسەر فەرموو یاڵڵا دکتۆر بۆکس باش چیت کە چاو بەڵێ مێشک کەسێکە لە زی باش دەی چێ بە تەرکیزە محەممەد میوزیک ئەتو پێچی مۆزیقی بی زیرەکی تو مۆزیقی بی ڕێخستنی شتەکان ئەتو تەفەکوری بیرکردنەوە باشە چیت کە چیت کەی تێدایە بەڵێ پێک بەستانەوەی مێشک بە شتەکە مامۆستایان لەم وێنەیە زیرەکی کەسەکانمان لە بۆ بە دیار دەکەوی لە ڕووی چاوە وێنەوە چێ بە تەرکیزە لە وێنە هەندێک جۆرە زیرەکیە کابرا زوو پێ تەبیعیە ڕسمەکە بێ نەڕوایی ئیسفادە لێ ناکە بەڵام هەندێک کەسێک دەقیقن لە وێنەکە دەڵێ مامۆستا ئەوە مێشکەکە کۆمەڵێک دیشلی تێدایە پێکەوە دەسوڕێنی ئاراستەیان دەکە ئەوە یەک ئەو میوزیکەوە بۆکسە ئەوە دێ شەرح دەکات مامۆستا نووسینێک لە پێشەوە هەبوو ئەتو ئاماژەت پێ نەدا زیرەکی وێنەی کاریگەری زۆر زیاترە لەوانەی تر ئەو نووسینە کەس تەرکیزی نەکرد کەواتە جۆرە زیرەکێکمانەی بەچاو هەندێک قوتابیمانەیە تا سبێنە قسەی لە بۆ بکە هیچ ئیسفادە ناکە بەڵام کە وێنەکەتی ناسەر شاشەکەی تەڵبەکە تێدەکە یەکسەر مامۆستا ئەو وێنەیە دێت لۆت باز دەکا زیرەکی ئەو قوتابێتە لە وێنەکەیتی لە ڕسم بەڕسم زیرەکە قوتابێت ڕسمەکی پێ بشان دەبرێ ئەو وێنەم لۆ بکە قوتابەکە دەچێت کنیکەوە ئەگەر زیرەکی وێنەی بی یەکسەر وەکو کۆپی خۆی لۆ دەردەکاتەوە بەڵام تەڵەبەشکە بی شپڕێەوە مامۆستاەوە تاوام کرد ها لە کۆر دەکاتەوە لۆ چووکە ئەو توانایی نییە ئەو زیرەکیە نییە کە زیرەی وێنەیە زۆر کەس نابتە ڕەسام بۆیە زۆر جاروەیە مامۆستایانی ئەوانەی کە دەرسی قورئان دەڵێنەوە چونکە قورئان یەکێکە لەو شتانێکە عەقلێتی ئینسانەکان تێدا دەدۆزیتەوە دەڵێ سەرەتا یەک موسحەفت هەبی بۆ ئەوی قورئان لەبەرکەی موسحەفەکەت مەگۆڕە بۆ ئەوەی بزانی بەڕسم قورئانەکە لەبەرکەی ئەو خەتە کە کۆتایی بە ئاەتەکەی دێ لە کامە لایە بوو ئەو ئاەتە بە چ کەلیمەکە ها دەڵێ بەس تەمەشاکە خاصن ئەوانەی ئێستا حیفظ دەکەن جارێ قیرائەی بەس بە چاو مەخینەوە دەود مەجوولێنە بەس بە چاو حیفظکە واتە بەس بە چاو سەترەکە بزانە چەند سەترە بۆ چەند دێرە لە دێرەکان کۆتای ئاەتەکەی لە کامەیە ئەو لاپەڕ چەند ئاەتیدا بەس بە مێشک بە خوێندنەوەیەکی سەریعی چاو بتوانێت قورئان لەبەرکەی مامۆستایەکمانەیە چوو بە بەشداری ئەو دەورانە دەیگوت دەبی لە ماوەی 15 دقە یەکەم جا 20 دقە سەبر ختمێکی کاملی قورئانی پیرۆز لە فاتحە هەناس بەس بە چاو بزانین چەند دقەمان پێ دەچی بەس بە چاو بەبێ ئەوەی زمانی بجوولێنی کەواتە دەبی بزانی ئایا ئەتۆ زیرەکە تێدایە ئەگەر تێدانیە زۆر خۆتماندی مەکە لێگەرە وەرە سەماعی لە بەکە بە گوێ ڕاگرتن هەندێک تەڵەبەیە بەس بە گوێ ڕاگرتن قورئانیان لە بەکردێ چەندین مامۆستای بەس بە گوێگرتن لۆ زیرەکی وی لەو لایەنەیە زیرەکی وی لە بیناییەکەی نییە لەوانەیە لە موسحەفی مۆبایلەکەی نەوع شێوازێک بی لە موسحەفەکەی ترکە لە ماڵە دەیکاتەوە نەوعێکی ترە وا دەکات کە لێی تێکزی کەواتە جۆرەکانی زیرەکی جیاوازن یەک لەو زیرەکیانە تەڵبەت دەبینی دەرسێکی کاملی لە بۆ شەرح دەکەی بەڵام کورتە ڤیدیۆیەکی 2 دقەی لە بۆ لێ دەدەی ئەو تەڵەبێ ئەگەر ئەو 35 دقیقە قسەش لە بۆ نەکردیا تەنها بە بینینی ڤیدیۆکەی کامل لە دەرسەکەی تێگەیشتێ لۆی دووبارە مەکەوە ئێستا کاتێک کە تەڵەبەکە بۆ نمونە کەسێک بین باسی پێغەمبەر یوسف عەلەیهی سەڵات وەسەلامی لە بۆ بکە فلیمی یوزارسیفی کامل دێتەوە پێشی چونکە دیتیتی بە چاوەکانی دەزانی یوسف ئەو 11 برای هەیە و یەکەچە ناوی لاوی یەکەچی ناوی یەهودی تەمەشا بە چ بە فلیمەکەی لۆ چونکە تەرکیزی وی زیرەکی وی لە چاوەکانیدا
بەڵام تەماشای قورئانی بکات چەندە لەوانەیە 10,000 ختمی کردبی فێر نەبوو تێنەگەیشتی هەوڵی لە بۆ نەدایە تێبگە کەواتە زیرەکیەکەی لە چدایە کەواتە بە قووەترین ڕێگە لە بۆ فێربوون دەتوانین بڵێن مانەوەی سوورەکانە وێنەکانە لە مێشکی ئینسانەکان ئەگەر منداڵەکەی خۆت ئەو زیرەکەی تێدا پەرەی پێ بدە ئەگەر قوتابەکەی خۆت ئەو زیرەکەی تێدا پەرەی پێ بدە لەگەڵی بە ئاراستەی کە بەرەو ئاراستە زیرەکەی کە دەتەوێت لە ڕوانگەی زیرەکەی چاوەکانی خاڵێکی ترمانەیە زیرەکەی هیزری و ئەم جۆرەیان مامۆستایان ئەو کەسان دەگرێتەوە کە زیاتر لە بابەتی بیرکاری زیرەکن لە بابەتی بیرکردنەوەکان زیرەکن لە بابەتی لێکدان و زەڕ و چەند ڕقەمەکی پێ بڵێ برێ 270 ناقص 280 یەڵا جاران کە فیکە لێکدەوە یەڵا 5 کۆدا یەکسەر پێت دەڵێ بەبێ ئەوە حساباتی لۆ چونکە ئەو تەڵەبێ بەهرەی بیرکاری دایتێ خوای گەورە وەرە پێویستە لەسەر ئێمە ئاراستەکەین بەرەو ئاراستەیە یعنی زۆر جاروێ دەزانایکی فیزیای لێ دەدەێت زانایکی بیرکاری لێ دەدەێت کۆچەر بیرکارمانەیە سبحان الله یعنی یەکێکە لەو کووردا پێویستە کوشانازی پێ و کە لەبەرەوەی بابەتەکە لە بابەتەکانی بیرکاری زانایکی گەورەیە لە هەموو جیهان بۆیە ئەو زیرەکیە زیرەکی بیرکاری و هزری هەم کەسێک ئەو تااقەتەی نیە فکر لە شتەکان بکات هەم کەسێک ئەو تااقەتەی نییە یعنی پرۆژەی پێ بسپێرە ئەو دەبێت بەلایانی کەم ساعاتێکی پێ بدێت تا فکر دەکات کەسێکی کردداری یەکسەر برێ بەسەر تا مامۆستا چندێک ئەو نایکە دەمەک دەبی دانیشی وەرەقە و قەڵەمی دەربینی بنووسەوە ئەوە لەگەڵ ئەوەی ئایا پلانەکە کووە کوونیە لێکدانەوەی زۆر دوور و درێژی لە بۆ دەکات ئیشەکە لێ خاو دەکات بەڵام ئەگە ئیشکری شەکەش بە جوانی دەکات ئەو جۆرە کەس لۆ چووکە هەوڵ دەدا پلانەکانی بە جوانی دابڕێژی هەڵەی نەکە کەمتری هەڵی بکە یعنی تەڵبێ هەتا ئاخری ئیمتیحانی لە ژۆرە دەمینێتەوە چەندین جار دێ شیکاری دەکات و دووبارە دەکات بۆی هەڵە نەکە بەڵام تەڵەبەی کەوا زیرەکەی تەنا بەچ مامۆستا تەواو وەڕەکەم پڕ کردەوە دەیداتە مامۆستا لۆ فکر لە شتەکەی ناکاتەوە غەڵەتی کردیان غەڵەتی نەکرێت لێ ئەو جۆرە زیرەکیانە جاروێ چۆن ئەو توانای بەرەو پێشەوە بێت مامۆستا هەندێک یاری هەیە یاری بیرکاری هەندێک ڕقەمات هەیە سەجاروەیە ئەوانەی کەوا ئۆکەی و دۆمینە ئەوان دەکەن ماشەڵڵا لە لێکدانی گەرە زیرەکەن هەر دەرێ ئەوە چەندە دەرێ یەکسەر دەرێ کاکە 35 بنووسە ئێکو زانیت بەڵام کەسێک بیکەوە لایانی بیرکاری بەخۆدە دەمەک دەرێ ئەو 5 لێرە 5 لێرە 2 لێرە 3 لێرە ئەو دەبتە 15 هەتا ئەوی پێدەچی گەمەکە کابرا بەرامبەر بێزار دەبی لە یاریەکە لۆ چونکە زیرەکی بیرکاریەکەی نییە لۆ جاروێ هەندی کردی ئەو یاریە یعنی ڕقەمەکان بە ئاسانی لۆی بەدیار دەکەیت لۆ ئەگەر کەسێک ئەو زیرەکیانە بووە چەندین یاری هەیە کەوا بە ڕقەمە بتوانی ئەو قوتابی ئاراستەکەی بەرەو زیرەکیەکی بیرکاری لە پۆلدا دەتوانی ئیشی لەسەر بکەی بابەتی کورت و پوختی هیزری جا پێغەمبەر یوسفمانی عەلەیهی سەڵات وەسەلام لە قورئاندا زیرەکیەکی بیرکاری هەیە کەوا لێکدانەوەی خەونەکان و ئەو هەموو دنکە گەلمە و خۆراک هەڵگرتنە و لێکدانەکەی بە شێوازێک لە بۆ 7 ساڵی و 7 ساڵی ئەو لێکدانەی سوبحان الله تەماشا دەکەی کەوا تەواو زیرەکیەکی بیرکاری هەیە لەو بابەتەیدا لێکدانی شتەکان کەواتە دەتوانین بڵێن زیرەکیەکان دیاری کراون هەموو کەسێک ئەو جۆرە زیرەکیانیان نییە مامۆستا ئەو وێنەیە تعبیر لە چ دەدا بەڵێ کو زانیت زیرەکیەکەت لە چ جۆرەکە بە خۆت ئەتو بە خۆتەوە هەتا ئێستا لە کامە جۆریانی ئەوەندەی شەڕحمان کرد بیرکاری هزری فکری هزری ئۆکەیت کەنیە جۆری یەکەم بەرچاوی وێنە مامۆستا ئەو وێنێ چیت کەیە بەڵێ کوی تێگەیشتن کامە جۆری زیرەکیە هەمووی تێداوی کەسێکی کۆمەڵایەتی باش کەساتێک کۆمەڵایەتەکان دەبینی لە کۆمەلگا یەک لە جۆرەکانی تر زیرەکی کۆمەڵایەتی یعنی جاروەیە کێشەکەیە دار و بەرچیتە ناو بینیان کابرا پێ حەل نابی بەڵام کەسەکەیە یەکسەر دەتوانانی بە دوو قسە ئیشەکەی حەل بە دوو قسە ئەو کەساتێ زیرەکیی کۆمەڵایەتی هەیە لە کێشەکان جا کێشەی خۆی بی یان کێشەی دەوروبەری بی لەوانەیە کێشەکە زۆر سادە بی بە دوو قسەی چاکی بەڵام کەسێک دەبی خاوەن پێگەی ئەم کەسێک دەناسم بچێتە هەر کێشەیەک لە کێشەی قەتل بی یعنی کوشتن بی کێشەی میرات بی لە بینی کوڕوباب و بۆچی کابرا گۆتەنی منداڵ و هەر کێشەک بی بستە ئەو بینی سوبحان الله یاشق حەلی دەکات ئیلا جاروی لە جیفانی خۆی پارەی خستە ناو
4 دەفتەر 5 دەفتەر لە سوڵحەکەی سەرف کردیا بەڵام کابرا زیرەکی چی هەیە زیرەکیەکەی کۆمەڵایەتیە دەزانی کەەوە ناتەقیش نییە لە برێوەڵا لە قسە زۆر کابرا ڕەوان بی یەکسەر قەنەعەتی پێبینی لایانی فکری کۆمەڵێک بەدیلی بداتێ و پلان ئەوی پلان نانە دوو قسەی عشاری خۆمان لە بۆی دەکە هەردوو لە قەنەعەت پێدەین ئەو کەسایەتیە زیرەکێکی کۆمەڵاتیە خەڵک دۆزیتەوە بسەر شێک دەری بڕۆ فلانە کەسمان لە بۆ گازکە ئەوە دەتوانی کێشەکە لە بۆ حەلکە نارێ فلانە مەڵە دەری فلانە شێخم لە بۆ گازکە بابێ ئەو مشکلە لە بۆ حەلکە لۆ چونکە ئەو کەساتی هەندی ئیش دەسە ئەو خاڵی کردیە بتوانی کێشەکانی دەور و ناجحیش بووە تەنانەت ئەگەر لەسەر جیفانی خۆشی بیبێ سوڵحەکەی بکە سوڵحەکەی ئەنجام دەدا جا ئەگەر قوتابیەک ئەو زیرەکەی قوتابێکمانەیە هیچکە هەتا سەری ساعت دوو برادەری نییە لە پۆلێکدا کە 30 تەڵەبە دادەنیشن کەس نایناسی جارێ مامۆستاکەش نایناسی داکوبابی تەڵەبەکەی دێ پرسیار دەکا فلانە تەڵەبە ئەرێ لە چەندە دادەنیشی ڕەحلەی چەندەم چارەم کوڕەکی ئەو ئەنجامتاکەی ئەوەیە و ئەوەی لە تەنیش دادەنی کۆمەڵێک بەدیلیت کە دەداتێت تا تەڵەبەی دەناسیە لەوەر چکە تەڵەبەکە بە خۆی تێکەڵێن لەگەڵ بەڵام ئەگەر تەڵەبە کۆمەڵایەتی بی جارێ زوو مامۆستا ئەمە ناومەی مامۆستا تو ناوچی بوو مامۆستا تو دەرسێکمان پێ دەڵێ تەڵەبەکە ها دیارە ئەو تەڵەبەکی زیندی کۆمەڵایەتی یەکسەر دەوێت مامۆستای بناسی ناوەکەی چییە چ دەرسەکی پێ دەڵێ لە سەحەیدی لەگەڵ مامۆستا قسەیەکە مامۆستا پرسیارێکمانێ ئەوە کەواتە لێرە ئەو تەڵەبەیە بە ئاسانترین شێواز یەکسەر تەڵەبەکان مامۆستا چێ بکەینە مڕاقیب تەڵەبەینە چێتان پێ باش مامۆستا فلانە کەس ئێلۆ فلانە کەس ئەدیلی ئەوی بندیوارێکە کەس نایناسی زیرەک چە هەمە عەدەلێ موسەتا بەسەت هاتە مەکتەبێ لۆ نەیکەنە مڕاقی زیرەک نییە عاقڵ نییە لۆ نایکەنە مڕاق لەبەر ئەوەی ئەو کەسە لەگەڵ هەمیان تێکەڵە یاری گەمەی لەگەڵ هەمیان دەکاو تەڵەبێ لەگەڵ هەمیان خۆی گونجاندیە یعنی قسە چی بکات هەمووی بەجێ دەکەن لۆی ئەو کەسە جارێ زوو وەرە تو بە مڕاقیب کەسە کۆمەڵایەتێک وەرە تو بە مڕاقیب ئەتوو ئیشی خۆت دەکەی بە قسە چی دەتوانێت قەنەعەتی پێبینی داینیشێنی بەڵام زیرەکەی بکە مڕاقیب وڵاو پۆلی پێ کۆنتڕۆل ناکرێت مامۆستا 2 دقە بسە دەرێ تەماشای پۆلێ بکە بگەڕەوە 2 دقەیت کردێتە پۆلەکەی کۆنتڕۆل دەکەیەوە بە زیرەکی ئەو تەڵەبەیەکەوە زیرەکیەکی کۆمەڵایەتی هەیە کە پێویستە کێشەکان چارەسەر بکات بەو چارەسەری هەم خودی خۆی کێشەکان و هەمیش کێشەکانی دەوروبەری بە ئاسانترین شێواز تێکەڵ دەبن لەگەڵ خەڵکی واروە پێگەیکی باشیان لە ناو خەڵکەیە لەلایەن مامۆستاکانیانەوە بۆیە ئەو ژێکێکی ترە لە جۆرەکانی زیرەکی وەرزشی حرەکەی حرەکان تەڵەبێ بەس بە حرەکە تێدەگات هەتا ئەتو ئیشارەتی لە بۆ نەکەی شت نمونەکی وەرزشی لە بۆ نەینیەوە تەڵەبە تێناگات یعنی ئەو تەڵەبەی زیرەکەکەی لە وەرزشیدایە بە حرەکاتی هەتا بەخۆی ئیش پێ نەکە حرەکەی پێ نەکە هەتا بەخۆی لەناو پرۆژەکەی نەبی ئەو تەڵەبێ تێناگات لەو چەند ڕۆژەی نمونەکەم لەو تەڵەبەی باز دەکرد باسی پێغەمبەر موسا و فیرعەونی تەڵەبەکان زۆر چوونە ناو بابەتەکەی هەستم کرد تا ئەو تەڵەبانێکە زیاتر لە وەرزشی باشن زۆر بێتاقەت بن گوتم ئێستا تۆپانەیەک دەست پێ دەکات لە ساحەتی گەورە لە ناو شارەکەی لە بینی پێغەمبەر موسا و هاڕون و ساحر بازەکانی فیرعەونیش دانیشت تەماشا وەزعەکەی دەکات تەڵەبەکان هەموو قیبلون مامۆستا ساحەکەت سەحەک بوو گوتم گەورەترین ساحە لە مصر یوم الزینە لە ڕۆژێک بیکەوە هەموو خەڵک بێت تەماشا ئەو تۆپانەیە بکە تەماشای ئەو ساحەیە بکە بزانێت چ شتێک ڕوو دەدا تەڵەبەکە قیت دەبتەوە مامۆستا وەرزش مامۆستا چێ دەباتەوە جەرەزەیدا باسم نەکرد جەرەزەیدا هاتمەوە دواتر لە پۆلی مامۆستا ئەلی ڕادەست پێ دەکەی دەرسەکەی خۆشحاڵ ناکەی جارێ مامۆستا چێ بردیوە لە تۆپانەیەکە کاکە تۆپانەی چێ بزانین ئایا موسا دەباتەوە یاخود ساحر بازەکانی فیرعەون یعنی ئەو تەڵەبەیە هەمووی بە جۆشی خڕۆش کەتن لەبەر ئەوەی ئەو تەڵەبانە زیاتر حەزیان لە وشە وەرە بڕۆ پۆلی نۆیەکان یان پۆلی 12 هەر کامەیەکیان دەڵێ دەرسی وەرشیان لێ بکە دەرسێکی کۆمەڵایەتی بکە دەرسێکی عەرەبی دەرسێکی کوردی کە جێ لێ ڕناکە هەرچەندە لە مەسلحەتی مامۆستاکە خۆی مادی دەکات دەرسی ئیزافی وەردەگری وەرشەکەی بە کۆمەڵایەتی نادا بە دەرەجەی ناگۆڕتەوە لۆ چکە حەزی لێ توانایەکی هەیە باش ئەگە و منداڵەی خۆت توانایەکی وەرشەی لۆ پەرەی پێ نادێ و منداڵ ئەی چییە نارێ مەلوانێ سونەتە بی بە مەزبەحی فێرە مەزبەحی فێر ئەسب سواریکە مامۆستا زیاد فێرە ڕم و تیرکەوان و ها بیکەنە جومون ئەو تەڵەبانە وەرە بەهرەی تێدایە ئەتو ئەو بەهرەی پەرە پێ بدە کەواتە زیرەکی وەرشی پێویستە
کەوا تەڵەبەکان یاخود ئەو کەسانەی بەرامبەرمان ئاراستەکەین بەرە ئەو زیرەکیە جم و جۆڵی تێدابی جم و جۆڵ ئەنجاروێ تەڵەبەکە زۆر بێتاقەتە برێن وەرە حرەکەکەم لۆ بکە یەڵە بە حرەکەت تێیان بگێنە باسی چما کرد یەڵە قسە مەکە دەوت بجوولێنە کەلیمەکەیان پێ بڵێ کەلیمەک لە بنجێ تەڵەبەکەی وێ برێ باسی بۆ نمونە لە زمانی کوردی برێ کارە بکەرە بە دەو بڵێ بەڵام نقطەکەی نێ واتە قسەکە نێتە دەوت برێ بکەرە بەرکارە بەس دەوت بجوولێنە بە ئیشارەت زانین چێت تێدەگا لە بەرامبەر ئەو تەڵەبێ بە جۆش و خڕۆش دەکەی لە بۆ بەرامبەرەکەی تێبگەێنی هەبرێ بۆی بەرامبەرەکەی لێ تێبگە باش زمانی دەستە ئەو جارە وەرە یەڵە لە بۆم بسەلمێنە ئەی تەڵەبە بە تەڵەبەکانی برادر برێ مۆبایلەکەی مامۆستا لە کنە منە یەڵە بە ئیشارەت پێیان بڵێ کو تێیان دەگەێنی برێ مامۆستا ئەوڕۆ دەرسەکەی ناخوێنی یەڵە بەس ئەو گەمانەی دەکەین تێیان بگەێنە بەرامبەر بە ئیشارەت لۆ ئەو تەڵەبانێکەوە زیرەکن لە بابەتی وەرشی زیرەکیەکەیان لە بابەتی وەرشە زۆرتر بە ئاسانی کەسە وەڵامەکەیان دەست دەکەێت بە ئاسانی وەڵامەکەی دەدۆستەوە زیرەکێکی ترمانەیە زیرەکی ژینگەیی طبیعەت یعنی هەندێک تەڵەبە هەیە دەبێت بیگونجێنی لەگەڵ ئەو ژینگەیکەوە دروستی کردێت لە پۆلێ یعنی مامۆستا دەبێت ئەو قوتابیە پەرەی پێ بدات لە بابەتی ژینگەی خزمەتکردنی دار و درەخت و سەوزای جاوێت تەڵەبەکە دەڵێ وەڵام مامۆستا هەموو داکم بابم دەستە سەفرێم لەگەریان ناچم قوتابیەکی زۆری شک و بریشک دەردەچی لۆ چوبکە گەڕان و سووران ئەو تەڵەبێ ئاراستە دەکات بەرەو ئاراستەیەکی باشتر و چاکتر هەناسەیەکی ساڵ بینینی چاو ئەتوو هەر لە چوار دیوارەکە بی ئەو تەڵەبەیە هەر تەڵەبەکانی ئەو پۆلەی دیتبی بەڵام بی بە دەرێ بزانە ئاراستەی بینینی چاوی ئەو تەڵەبێت چەندە بەرەو باشی دەڕوە زیرەکی ئەو تەڵەبێ بەرەو کامە دەڕوە کەواتە لێرە تەڵەبەکان زیاتر ئێستا دەبینی ئەو زیرەکیانە زیرەکی طبیعەت ژینگەی کەم جاروێ ئیشی لەسەر دەکرێت لە ناو قوتابخانەکان لە دەرەوە بتەوێت کەسەکان ئاراستە بکەیت لە بەرەو بابەتی ژینگەی بابەتی زیرەکی مامۆستا زیاد دەبزانم کاتەکەمان تەواو بووە بە کورتی و پوختی جۆرێکی تر لە زیرەکەکان جۆرێکی تر لەو زیرەکیانە دەنگیە یعنی زۆر جاروێک و تازە باسم کرد ئەو کەسانێک کە دەیانەوێت قورئان لەبەر بکەن بە سەوت قورئانەکەی پێ لەبەر دەکرێت عەلەیکوم السەلام ڕەحمەت الله وبەرەکاتوه یعنی کاریگەری قورئانەکە بەس لە ناو سیارە کاتێک کە دەچێتە دەوام زیرەکی ئەو تەڵەبێ میوزیک واتە لێرە ئەگەر بتەوێت بە دەنگ ئەو تەڵەبێ تێبگا بە دەنگ بە سوڕەنە بەس بە قسەکردن چەندین جار ئەتوو لە بۆی دووبارە دەکەیتەوە بۆ ئەو تەڵەبێ تێبگا زیرەکی ئەو تەڵەبێ لە دووبارەکردنەوەکەیتی هەتا سبێنێ وەرە برێت وەرە نمونەی یاری ئاسنی لە بۆ بینەوە نمونەی تکەی لەوە بینەوە یاری تکەی لە بۆ بینەوە ئەو تەڵەبێ ڕسمی پێپشاندا زیرەکێکی لەو ئاستەی دانی بەڵام وەرە شعرەکەی لە بۆ بکە گۆرانی کە شعرەکە لە بۆ کردە گۆرانی تەڵەبێک سەر بەری کردە برێ وەرە لەگەری شار پاراتۆزێک ئەوها بکەوە یەکسەر ئەو تەڵەبێ بە ئاسانی شعری کوردەکەی پێ لەبەر دەکرێت شعری عەرەبی هەر پێی لەبەر ناکرێت وەرە ئەو جۆرە زیرەکیە یەکسەر شعرەکە لە بۆ بکە سەوتیەکی بدەی لەگەری بزانە چەند بە جوانی پێی لەبەر دەکرێت نمونەی مامۆستا بە زیرەکی دەست ئەخەوەش جێ خۆی دیتیتەوە دەوێت ئیش دەسەوە خاڵێ بکە قوتابیەکانی یعنی دەوێت مامۆستا بابەتی مۆزیقی تەئسیر لەسەر بکە یەکسەر وەی لێ بکە ئەو تەڵەبێ بتوانی لەبەر بکە چونکە ئەگەر لەوانەیە هەندێک کەلیماتی زۆر قورسە پێی لەبەر ناکرێت تەڵەبێ هەر تاقەتی نەبی گوێرێ ڕاگری ئەتوانێت لە پۆلێ برێەوە شعرەکان لۆی بخینەوە دێو دەڕوە بەڵام کاتوو داتێ ڤۆیسەکە دایبرکا کە ئەوە شعرەکەی لە مارێ 5,000 لێدا 5,000ش بە خۆت بڵێ بزانە چەند بە جوانی لەبەر دەکە تەڵەبەکە تەئسیری هەیە ئەو زیرەکی کەواتە بتوانی مامۆستایەک بۆ شێوازەی قوتابیەکانی ئاراستە بکە هەندێک زیرەکیشمانێت تاکە کەسینە خودینە کابرا خودی خۆی بەهرەمەندە بە کەسایەتی خۆی و بتوانێت کاریگەری لەسەر بکە لە ناخی خۆیدا کۆمەڵێک زیرەکی تێدا هەیە کە بە خۆی هەوڵی لە بۆ دەدا و دەوروبەری تەئسیریان لەسەردا هەیە بۆ شێوازە کۆتایی بە بابەتی زیرەکەکان دەینین کە ئەو جۆرە زیرەکیانە بتوانین کەسەکانی بەرامبەرمان ئاراستە بکەین بۆ ئەوەی ئەو مادیبوونەی کە ئێمە دەیکەین بە کەمترین ڕێگا دیکەین یعنی مەستر دەقە لە بەردەستە لە پۆل لە بۆ تەڵەبەکەی
کەسێک کە دەتوێت پەروەردەی بکەیت قسەی لە بۆ بکەی ئامۆژگاری بکەیت کەسێک دەتوێت بتە سەرکردا منداڵەکەی خۆ دەتوێت پەروەردەی بکەیت دوو ڕێژێکی تر ئایا چل دقه دەتوێت ئامۆژگاری بکەیت یان بە 2 دقەی بزانین لە کامە جۆرە بەو ڕێگای لە بۆ بڕێت ئەگەر وەرزشی بوو وعدەکی وەرزشی پێ بدات ئەگەر زیرەکەکەی بۆ من هزری بوو بە بابەتێکی بیرکاری لە بۆی حەلکە بابەتە کەواتە بیگونجێنە بەو تەوەرانەی کەوا باسمان کردیا بۆ ئەوەی ئەو ماندووبوونەی کە دەیکەی بە کورتترین ڕێگا ئامانجەکەت بپێکی سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك گردنم ئازاکان دەستان خۆش بی خوای گەورە پاداشتی بە خێری هەموو لایەکتان بدات